لەم تەوەرەیەدا باس لە وەرزش و وەرزشوانانەکەین. بێگومان وەرزش کایەکی گرنگی ژیانی کۆمەڵگەیە و تاکەکانی ئەو کۆمەڵگەیە. بێگومان کاتێک یانەیەک کۆمەڵک گەنج تیپێک پەیمانگایەک وەرزشەکەن لەوە گرنگترەوەیە کە تەنها محەلی لۆکاڵی نەمێنێتەوە بەڵکو بەشداری بکەن لە پاڵەوانێتی و لە کێبڕکێ نێودەوڵەتی و ئیقلیمیەکانە. ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانداری کۆمەڵک گەنجمان کردووە کە لە شارۆچکەی بازیانەوە هاتوون وەرزشی کاراتیەکەن و لە ڕۆژانی ڕابردوودا بەشداری پاڵەوانێتیەکیان کردووە لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە نزیکەوە چینە لای هەرێک لە بەڕێزان کاک جیهاد محەممەد ڕاهێنەر، هەروەها ناز جەمال بەشداربووی پاڵەوانەتی و کاک ئەحمەد سعدون بەشداربووی پاڵەوانەتی. بەخێر بن. بەخێر بن ئەخوا. کاک جیهاد، ئەگەر لەوە دەست پێ بکەین جیاوازی نێوان وەرزشەکان، با بڵین ئەمە کۆنفۆیە و ئەمە شاوڵینە و ئەمە کیک بۆکسینە و ئەمە کاراتیە، هەر سەرتا با لێوە داخلی بەرنامەکە بین. ئەم وەرزشانە هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە، ڕێسا و چوزانم ئەوی پێوترێت دان و کاتا و خەت و ئەمانی خۆی هەیە. جیاوازی ئەم وەرزشانە بەعام چییە؟ لەسەر و هەمویانەوە کاراتی بەچی لەوانی تر جیا ئەکرێتەوە، تایبەتمەندیەکەی چییە؟ بەلای خۆی گەورە میهرەبان، زۆر سپاس بۆیەوە. سپاس. بەڕاستی جیاوازیەکەی ئێمە بە هەموو ئەم یاریانە ئەوترێ فنونی قیتالی باشە، بەڵام کاراتی کە جیاواز ئێمە یارەکەی ئێمە کاراتیە و بابەتی ئێمە کاراتی زیاتر. کاراتی یاریەکی ئۆڵۆمپیکیە. ئەم ئینشاڵڵا لە 2028دا یەکێکە لەو یاریانی کە بەشداری ئۆڵۆمپیکاکە ئینشاڵڵا لە سەرتاسەری جیهانە. مەبەستە لە قیتالی ینی وشەکە لە قیتال و قەتل ینی لە کوشتن و بڕین و کاری جەنگیوانەوەتەوە، یعنی ئەوەی کە کاراتی و کۆنفۆ و یا بەتایبەت ئەمانە بوو ئیتر دەست ناپارێزە و لەو سەر جادۆبانە دەسەکە بەلایەن و داپاچینی خەڵک و کوشتنی خەڵک. نانایە زیار شتەکە وانە پێش ئەوەی تۆ فنونێک بەدەست بکەیت یان بە قاچ بکەیت ئەبێ زیاتر دەرونی بکەیت. ئەم یاریەوە ئاکا زیاتر کۆنتترۆلی دەروون تاکە، بە تایبەتی کاراتی کۆنتترۆل یاریکی فیزیاییە، کۆنتترۆلی جەستەتەکەی و کۆنتترۆلی دەروونتەکەی ئەنج تۆ یاریەکە دەست پێەکەی. ئێستا ئێمە لە قاعی خۆمانە ئێمە زیاتر باسی خۆمان بکەین. لە قاعی خۆمانە یەکەم شت پەروەردەیە، دوای ئەوە فنونەکەی فێرەکەی. ئەتوانین بڵێن بەرگریشە هونەرێکی بەڵێ هونەرێکی بەرگریە. بەڵێ ئێمە زیاتر بەرگریەکەین، یعنی وەکو ئینەکاڵ ئێمە زۆر لە خەڵک ناکەین تا ئەتوانین دیفاعەکەین ئەگەر ئیتر چار نەماتوە وچوومەکەیت. یعنی ئەوترێ گەر زلەیەکیان لە لای ڕاستەدا لای چەپیش بکەرەوە، ئێوە زلە یەکەمیان لیان دوم ئێوە لێن چاوەڕێکی زلەی دومیش بخۆین ئەجێمە لێنەوە بەس دوای لیانێکی خراپ ترەوەشتی یاویش زۆر باشە. مامۆستا باسی پاڵەوانێتیەکە بکەن لەبەرەوەی کە گرنگە بەڕاستی بۆی یاریزان لە ئاستێکەوە بگوازرێتە بۆ ئاستێکی تر یاخود دەرەنجامی ئەو توانە و تاقای هەیەی دەربکەوێ بەشداری پاڵەوانێتی بکە. ئەم پاڵەوانێتی چی بوو، چۆن سازکرا، لەکوێ بوو؟ ئێمە یەکەم جارمان نییە کە بەژێرین پاڵەوانێتیانە بکەین. چەند جاری گەش هەر یەکزانانمان بردوو و بەژێرین پاڵەوانێتیانمان کردووە الحەمدولیلا. بەڵام ئەم پاڵەوانێتیە لە ڕۆژانی 22-23 مانگی هەشت بوو کە بۆ کچان بوو، 24 و 25 بۆ کوڕان بوو. پاڵەوانێتێکە پاڵەوانێتێکی زۆر بەهێز بوو بە ناوی سەبکی JKS ئێرانەوە بوو کە تقریباً 6000 یاریزانتیە بەشدار بوو و لە 18 وڵاتەوە بەشداریەتیە کردبوو و ئێمەش بە ناوی هەم کوردستان و عێراق و بەشدار بووین لەوێ کە هەریەک لە نادیەکانی ئێمە وەکو بازیان و نادی سلێمانیشمان لەگەڵا بوو، لەگەڵ نادیکی دەریش لە هەولێر نادی ئاڵا و چەند تیپێکی کەش هاتبوون لە جنوبەوە کە ئێمە یعنی بە کۆی گەشتی وەکو عێراق بەشداریمان کرد. ئەو JKS چییە گە ڕوونی بکەیت؟ JKS کورتکراوەی جاپان شۆتۆکان، جاپان کاراتی شۆتۆکانە.
ئەو کورکیاوی یعنی بۆ نمونە هەر لەناو کاراتیە سەبکمان زۆر ئێمە باش یعنی ئەمە یەکێکە لەو سەبکانە یعنی سەبکێکی ڕئیسی کاراتیە. جابە هەر بپرسم سەبک چییە ئێستا بینەرێک بزانێت تێبگات سەبک چییە؟ سەبک وەکو ڕێکخراوێک یعنی بۆ نمونە تۆ بڵێ مەدرسەیەکە کە ئێوە بەڵێ یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر وا دایبرین دارێک دارەکە لقی لێ بێتەوە کاراتی خۆی دارەکەیە ئەم سەبکانە پێوتری لقەکانی زۆر وەکو لقەکانی کاراتی وایە. باش مامۆستا ئێوە چەند بەشدار بووتان هەبوو و پلەی چەندتان بەدەستیان؟ ئێمە وەکو بازیان تقریبان بە 13 یاریزانە بەشداریمان کرد الحەمدولillah 12 نەتیجەمان هێنا لە پلەکانی یەکەم و دووەم و سێم هەم لە کوڕان هەم لە کشانە الحەمدولillah هەمان بوو. بەڵام بە کۆی گشتی کە تۆ ئەچیتە بنتوڵاتی دەرەوە ناڵی من نادی بازیانم یان کوردستان یان عێراق. ئێمە وەکو عێراق بەشداریمان کرد بە کۆی گشتی پاڵانەتێکە دووەمی پاڵانەتێکە بووین. زۆر باش. کاک ئەحمەد بەخێر بیت. جەنابەت وەکو بەشدار بوویەک توانیت لەو پاڵانەتی لە کۆماری ئیسلامی ئێران بەشداریتان کرد چ پلەیەک بەدەستبێنیت و چ هەستێکت هەبوو و لەو یاریزانانەی کە مامۆستا فەرمووی 13 یاریزان بەشدار بوون ئێستا ئێوە ئەم جەنابەتوەم خاتوونە لێرەن هەستت بەچی کرد کاتێک توانیت ئەو جائیزە یا با بڵێن ئەو پلەیە بەدەستبێنیت؟ سەرەتا بەناوی خی گەورە و بەخشندە و میهرەبان سوپاس بۆ خی گەورە من وەکو یاریزانی ینی وەرزشی بازیان بەشدار بووم لەو پاڵەوانێتێ بە ناوی JKS سوپاس بۆ خی گەورە خۆشبەختانە توانیم پلەی سێهەمی پاڵەوانێتەکە بەدەست بێنم لە وەزنی 60 کیلۆگرامە. پیرۆزبایتان لێ پێخەوە. کاک ئەحمەد ئەمە چەندێک ڕاهێنانی ویست؟ وەڵی ئێمە بەردەوام لە ڕاهێنان نبووین تاوەکو ئەو چەند ڕۆژەشی کە لە ئێران نبووین هە بەردەوام لە ڕاهێنانەکاندا بووین بەردەوام. چاوەڕێی ئەو ئاستەتە کردیان ئەو پلێتە کرد؟ وەڵی تۆزە پاڵەوانێتەکە زۆر قورس بوو نەتیجە هێنان تیامانە الحەمدولillah سوپاس بۆ خی گەورە توانی مندڵی زۆر لە ڕاهێنەرەکانی کوردستان و هەم ڕاهێنەرەکانی خۆشمان ڕازیین الحەمدولillah. سەرکەوتوو بن. چینە لای خاتون نازی ژەگەر چۆ فەرموو تۆ خاتون خاتوناس بەخێربێ دووبارە پیرۆزبایی لەکەین تۆ پلەی چەندت بەدەستهێنا؟ سەرتا بەناوی خی گەورە و میهرەبان تۆزەباکیکە نزیکیتەوە سوپاس بۆی بەڕێز من توانیمان من وەکو کچە یاریزانێکی نادی بازیان توانیمان بەشداری بکەین لە پاڵەوانێتیەکی وڵاتی ئێران و هەروەها لە بەشی کچانە سوپاس بۆ خۆی گەورە توانیم پلەی یەکەم بەدەست بهێنم. سوپاسەخوا ینی پلەی یەکەم بەدەستهێنەوە پیرۆزبایی لەکەین هەر خۆت بەشداری کرد وەکو خاتونیان ئەوە تا خاتونی تریشە لەگەڵا بوو؟ وەکو نادی بازیان سێ کچ بووین وهروە کچێکیش لە نادی سلێمانی واتە وەکو عێراق وەکو کوردستان 4 کچ بووین. کچانی ژانی ئاستێکی بەرزیان هەبوو هاوڕەکانیشت بۆ بڕواتە کرد بۆ نمونە تۆ وەکو خاتونێک بتوانین بەشداری لەمەیە بکەیت و ئەو پلەیە بەدەستبێنی؟ ئەوانی کە لەگەڵ مابوون پلەی سێمیان سێم و دووەمیان بەدەست هێنا سوپاس بۆ خی گەورە و هەروەها پاڵەوانێتێکە چۆنڵی یاریزای متەخەبی ئێرانی تیا بوو پێشکەوتوو بوون پاڵە یاریزانەکانیان قورس بوو ینی بای خۆی. خاتون ینی زۆر جار باز لەوە کرێ ئەگەر کارێک بۆ کوڕان بۆ پیاوان ئاسانتر بێ لە هەموو ڕووەکانەوە لەوانەیە بۆ خانمان گرفتێکی بێتە پێش و لەمپەری بێتە پێش تا چەند تۆ کچێک و خانمێک کە بەشداری لەگەڵم برابەڕێزانە لە یانەی بازیان ینی توانی وتە بەسەر کۆسپ و تەگەرەکانی کێتە بەردەمت لەم وەرزشەیە سەرکەوتوو بیت و بیبڕیت؟ سەرەتای دەستپێکردن من کە وەکو کچێک قورسە بەتاکید بەڵام سوپاس بۆ خۆی گەورم خێزانەکەم لە پشتم بوون و زۆر هاوکارم بوون و یارمەتی دەرم بوون کە تاکو گەشتومەتەم ئاستە و هەروە حەز و خولەی خۆشم کە تۆ حەز لە شتێک بێت لە کارێ بێت بەدڵ ئەیکەی و هەوڵی تەواتی بۆ ئەوی ئامانجێک دیاریەکەیت و هەتاگی بۆ ئامانجە وهروە سوپاس بۆ ڕاهێنەرم مامۆستا جیهاد کە ئەویش ماندوو بۆ هیلاک بوو. باشە پرسیارێکی تر لەناو خانمانە جەنابەت باڵاپۆشیت ئەم باڵاپۆشی و لەچک و ئیلتیزامە دینیە مامۆستا نەبووتە ڕێگر لە بەردەم وەرزشەکەت؟ هیچ نەبووتە ڕێگر. زۆر باش. مامۆستا جیهاد بێنەوە لای جەنابەت
تا چەند لە هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان هاوکارن چ مادی چ معنەوی بۆ گروپ و یانە و ئەمانەی کە خەریکی وەرزش و بە جۆرە لە جۆرەکان هەر یەکێ لە سوچێکە خەریکی جۆرێک لە وەرزشە تا چەند سەپۆرت پشتگیری هەیە پاڵپشت هەیە. بەڕاستی ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لەم واتی خۆمانەوە بە کوورەکەی لەندەڤەری خۆمانە ئەوەیە کە هیچ سەپۆرتێک ناکرین، یعنی هیچ سپۆنسەرێکی سەپۆرتێک هیچ جۆرە شتێک لەوانە ناکرین. وەکو خۆ دوتێت ئەگەر مادیش نەبێ معنەویەن هەر تۆزێ دەرونیەن خۆشە بۆ نمونە بەرپرسێکە یان کەسێکی پەیوەندیدارە ئەگەر ناتوانێت بە مادی دامت بکە خۆ ئەتوانێت معنەویەن وەنمونە سەردانی هۆڵەکەت بکە یان کاتێک لە پاڵانەتی ئەگەڕیتەوە حسابێکی تایبەتت بۆ بکە، بەڵام ئەو شتانە نییە لەم واتەیە بەڕاستی. یعنی ئێستا ئەم یاریکە ئێمە ئەیکەین لە زۆر وڵاتێکە یاکرێ ئەو سەپۆرتی کە وڵاتان ئەکرێ لەم وڵاتی ئێمە سایەکیش نییە. بەناشکوری نەبێ حکومت دەستی لە هەموو شتێ بەرراوە، یعنی ئەو خەڵکی هەمووی لە دێڵە ینی پشتی بەخوا بستۆ بە تەواوەتی و خوای گەورە ئیژێنێ. قسەکە لەوەیە تا چەند ئێوە توانیتانە لە ڕێی کەرتی تایبەتەوە لە ڕێی بازرگان و کۆمپانیەکان و ئەوی پێوتە ڕێکلام و سپۆنسەرتان هەبێ، توانیتانە لەو بوارەوە هیچ پەیدا بکەن؟ بەڕاستی لەو بوارەیەوە ئەگەر بڵێم هەتا سەوارمان نەگرتووە وەرمانگرتووە بەڵام زۆر کەمە. یعنی ئێستا بۆ نمونە من لەو پاڵانتیانی کە بەشداریم کردووە هەر خۆم کە بەشداریم کردووە زیاتر لە 40 پاڵانەتی 50 پاڵانتی بەشداریم کردووە باشە لە کۆی هەموو ئەمانەیە باوەڕ ناکەم 5 سپۆنسەرم وەرگرت بێ. بەڵام ئێمە ئەم یاریکە ئەیکین خولیایەکە. باشە لەسەر ئاستی عێراقیش ئەم هاوکاریە ئەم پاڵپشت بەڕاستیشت پێ بوومە کاراتی عێراق یعنی زۆر زۆر زەعیفە. ئێمە کە باسی کاراتی عێراقەکەین باسی خودی یاریزانان ناکەین یان باسی ڕاهێنەران ناکەین، باسی ئەو کەساناکەین کە بەرپرسن لەم کاراتی هەیە لە عێراقا. یعنی یاریزانمان هەبووە ئەم ساڵکە لە هەڵبژاردەی عێراقا بووە، یعنی بەڕاستی شتێکی زۆر زۆر پێکەنینەوەی ئەیش ئەوەیە کاتی ویسیانە بیامەن و پاڵەوانەتی وتێتی بە قورعەتان بۆ بکەین بزانین کامتان دەرەچن ئەوەتان نابین بۆ پاڵەوانەتێکە. پارەی هەمومان نییە کە هەمووتان بەرین. ماتوانین بڵین لە وەرزش هەر کفرە قسەیە. یعنی ئەوانەی کە بەشدار بوون بەڕاستی تووشی شۆک بوون. یعنی تۆ ئەگەر بە حەقی خۆت بڕۆیت مۆزوعێکی ترە و ئەگەر بە شەرتیش بڕۆی مۆزوعێکی ترە. تۆ ئەگەر بۆنەوە ڕکابەری بکەیت و لە دوای ڕکابەرێکی زۆر بدۆڕیت زۆر ئاساییە بەلاتەوە، بەڵام تۆ بە قورعەیەک ناوەکەت دەربچێت بەڕاستی ئەمە تۆ زەقورسە بۆ تایبەتی بۆ یاریزان کە ئەم هەموو خۆی هیلا کردووە خۆی ماندوو کردووە لە کۆتاییە ئەمە ڕۆشنبیری لایەنی پەیوەندیداری ئێمە بێت. ڕاستە کاک ئەحمەد جەنابەت وەکو وەرزشوانێک لە میانەیە تا چەند توانیوتە لەگەڵ کایی ژیانی خۆتا چ قوتابی دیان تاوت کردووە؟ قوتابی چۆن توانیوتە ئەم باڵانسە ڕابری لە نێوان با بڵێن دەرسەکان و قوتابخانە و چوزانم سعیکردن و ژیان و کاراتێکەش بتوانی ئەم وەرزش بتوانی ئەو پلە باشە کە پلەی سێهەمت بەدەستێناوە کەم نییە کاتە خۆت بۆ یەکلا کردوت و خۆت بۆ تەرخان کردوت. چۆن توانیوتە ئیشی ڕۆژانت لە نێوان ئەم بابەتانەیە ڕێک بخەیت؟ پێشەکی قوتابی زانکۆ لەگەڵ ئەوەشە کە قۆناغی سێی مەرحەلە سێم لە کاریگەڕی کاری ئێواران لەگەڵ ئەوەشە کە چونکە حەز و خولیایەکی خۆمە بە تایبەتی ئەوەنەی هەوڵم بۆ ئەمەش داوە هەوڵەکەم بۆ ئەوەی تریش داوە، ینی چەندێک لەگەڵ خوێندنەکەمە بەردەوام بوومە لەگەڵ کاراتێکەشە، بەڵام چونکە حەز و خولای خۆمە زیاتر هەوڵم داوە. ئەلحەمدولیلا سوپاس بەخوای گەورە ئەو توانە و ئەو توانایی کە ینی بەردەوام لەگەڵ یا ڕاهاتوم ڕۆشتوم و تر ژیان و کاریگەری نەبووە یان ڕێگری نەبووە؟ وەڵای کاریگەریم ینی
پێشەکی ینی نەبووە ڕێگیریم زۆر هەبووە ڕێگیریم زۆر هەبووە دەستوانیت تەزاڵ ببی بەسەریە ئەلحەمدولیلا سوپاس بەخوای گەورە زاڵ نەبوومایە ناگەشتم یانەکەتان ئەو بینا و ئەو شوێنەی کە هاتانە تایە ڕاهێنان و وەرزەکانی خۆتانەکەن تا چەند گونجاوە بە لە ڕووی با بڵین بابەتی بوون و زانستی بوون تایبەت بە وەرزەکەی ئێوە سەرەتا زۆر ینی قاعەیەکمان هەبوو قاعەکەمان زۆر ناخۆش بوو سەرەتا کە من دەستم بی کە ساڵی 2016 بوو لە دەرەوە تەمینمانەکرد لە ساحەیە تەمینمانەکرد قاعەکەمان زۆر وانە بوو دوای وردە قاعەمان گۆڕی هەمووسان قاعەمان نەما قاعەکانمان بچووک بوون بەڵام ئەلحەمدولیلا ئێستا قاعەیەکی باشمان هەیە و سەرڕای ئەشکاری ینی هەنشتیشمان ماوە کە بۆمان بکرێ بەڵام حەیف لەم وڵاتە کە هیچ یارمەتیدارێکی وەرسانە نییە. خاتونە تۆ باسمان لەو بکەی لە چ قۆناغێکی چۆن لەگەڵ وەرزشەکەیە ژیانت گونجاندووە یاخۆت هاوسەنگیت ڕاکردووە؟ ئەم ساڵی کێدی شەڵا ئەمە پۆلی 12 زانستی ئیتر لەگەڵ یا ڕاهاتوم و هەروە کە تۆ حەزت لە یاریەکە بێ یان حەزت لە شتێکی کا بێ ینی بەجیاواز هەر یاریش نەبێ کاتی خۆتی بۆ جاکی تەوانە پلانێکی بۆ دانیت کە تۆ سایەکە بکەیت و لە لایەکی کەشەوە یاریەکەش بکەیت. ڕاهێنانەکانتان چۆنە ینی بۆ لە هەفتەیەکا چەند کات ژمێرە یاخود چەند ڕۆژ چەند؟ هەفتەی 3 ڕۆژە ڕۆژی 2 ساعتە ئیتر بۆ شێواز خۆتان ڕاهێنانەکەن لە ماڵەوەیان ئەوتا ئیلا بێ بچنە قاعەیان ئەو شوێنەی کە تایبەت کراوەتن لە قاعە یاریەکەیت ئەو هەروە یاری و فێرەکرێ تەمرینەکانە پێ ئەوترە ئیتر دووبارەیەکی توانە و ئەتوانی لە ماڵەوەش تەمرین بکەی بۆ باشتربوونی خۆ. ئێوە توانن هەموو جۆرێک خواردن بخۆن ینی ئیتر ئەوەی پێوترێت چەوری و کاربۆیدرات و شەکر و ها شیرەمەنیوانە مامۆسایان مادەم ئێوە وەرزشوانن لەگەڵ وەرزشەکە دەبێت سیستەمێکی خۆراکی تایبەت بە خۆتانتان هەبێ. ڕاستێکی بابەتە گازیەکان و هەروەها بابەتی چپست و جۆرانە هەر خۆی بۆ تەندروستی خراپە و بە دووربیلی دێوش دوورن لێ زۆر باشە بە تەمایت ئەم ساڵچتە 12 بە تەمایت لەگەڵ 12کە بەردەوام بیا ئەم ساڵ شووەرەگری لە کاراتیەکە مامۆستا جیهاد هەمومان زانین کاراتی یاخود هەر هونەرێکی جەنگی تر کۆمەڵێک تەکنیکی هەیە کۆمەڵێک لیڤڵی هەیە پشتێنی هەیە باسێکمان لە تایبەتمەندی وەرزشی کاراتێ بۆ بکە یاخود هونەری کاراتێ بۆ بکە. کاراتی بەڕاستی ئەنی جیاوازە لە یاریەکانی کە ئەنی ژێوەیە کە مەرحەلاتە هەموو شتەکانی ئەسای مەسەرەتا کە یەکزان دەستپێیەکە پشتنی سپیە و دوای باویشکە بێ پشتنی زەرد ئەنج پشتنی پردەقاڵی سەوس شین قاوەی جا ڕەش کە ئەگەیتە ڕەش وەکو کاراتی کۆنەکان ئەڵێن ئێستا تۆ دەست کرد بە کاراتی تۆ پایەت تا ئەم دەقەیە بەس ئیشی لەسەر پایەکە کردووە وەکو چۆن خانوویەکە دروستیەکەی سەرتا پایەکانی بۆ دانەی کۆتاییەشیتە سەر ئەوەی کە بۆ نمونە جوانکاریە و سپیکاریە و کارەبایە و هەموو شتانێکی بۆ دانێ کاراتی هەتا و کۆگەیتە ڕەش تۆ بەس ئیشی لەسەر پایە کردووە ئەو شتانشی کە ئەیکی هەموو سەرەتایی یعنی شتێکن بۆ ئەوەی کە تۆ بگەیتە ئەم مەرحەلەیە لای خۆمان ئەڵێ کە بووی بە پشتێن ڕەشیتە تەواو نە کە گەیشتە پشتێن ڕەش تازە سەرەتاتە تازە ئەوەیە کە تۆ ئەبی بە یاریزانێکی پێشکەوتوو تا ئێستا یاریزانێکی مامناوەند بووی یان یاریزانێکی سەرەتایی بووی کە ئەگەیتە ڕەش ئەنجاوی بە یاریزانێکی پێشکەوتوو لە دوای پشتێنی ڕەشەوە چیکە هەیە کە ئەبیتە ڕەش یعنی سەرەتا کە بووی بە ڕەژەی بە ڕەشی دانیەک یەکدان بۆ زیاکە بۆ هینەکە بۆ پشتێنەکەت لە دوای ئەمەوە بۆ دانی 2 3 4 هەتاوەکو دانی دەمان هەیە ئەمە چەندێکی پێچێ ینی بۆ لە کاتێک پشتێنەکەم لە سپیەوە بێ بەزەر بۆنمونە چەندێکی پێچێ ئیتر بەپێی مەنهەجەکەیە لە ئێستاە 4 مانگە 4 مانگ جارێک تو اختیبارات دەکەی اختیبار یعنی وەکو ئیمتیحان وایە ئەگەر تۆ لە چۆن لە مەکتەبە لە قوتابخانەیە هەموو ساڵێک کە ئەچیتە پۆلێکی تر ئەبێت تۆ ئیمتیحانەکانی ئەم پۆلەت کردبێ بە تەواتی تیان مەزبوط و بێتی دەرچوو بێتی ئینجا لیڤڵی دوایەوە وایە لە کاراتیش بە هەمان شێوەیە ئەگەر تۆ ئەم ئیمتیحانە ئەکەیت کۆمەڵێک مەنهەج داخڵە ئەم مەنهەجە بە تەواتی هەزمەکەیت ئەم مەنهەجە بە تەواتی دەرغەکەیت
اینجا ئەتوانی بڕۆیتە لیڤڵی دوایەوە ئەگەر دەربچیت. وای کاک ئەحمەد ئەو مەدالیایی لە ملی جەناب و خاتونایە ئەمە پێی ئەوترێت چی چ جۆرێکی مەدالیایە و گرنگیەکەی چییە؟ مەدالیاکەی من پلەی سێمیە بڕۆنزە. بەڵێ ئەمە با بڵێن لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ئەرشیفی هەم خۆتان هەم یانەکەیە بابەتێکی باوەڕ پێکراوە یان لۆکاڵی و تەنها تایبەتە بەم ناوچەیە کە پێوترێ شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی لاوەڕاست تایبەتە بە شەوقی ئەوسەد. زۆر باشە. خاتونە تا شەنێک بۆ منە با لێرە و پەیامە بگەێنین ینی شەنێکە بیتە هاندەر بۆ کچانی تر ئەگەر حەزیان بۆ منە لەم هونەرانە بێ هەم بۆ تەندروستی خۆیان هەمیش بۆ ئەوەی کە هونەرێکی بەرگری فێر بن ئەم جۆرە لە ڕاهێنان و ئەم جۆرە لە هونەرەی کاراتیە فێر ببن. لێرە بۆ کچانە ئاڵم کە حەزیان لە یاری کاراتیە و بابن چۆڵی هەوڵی بۆ بن زانیاری لەبارەیەوە وەرگرن ئیتر بۆ خێزانانەش ئەڵم بۆ کچان ئەو خێزانانی کە کچیان هەیە پێیان ئەڵم کە لەگەڵ یان بن و پشتیان برن بۆەوەی بەردەوام بن. ئێستا زۆربەی یاریزانەکان کە لەگەڵ خۆمان بوون ڕەفیقم هەبووە کچی یاریزانی خۆمان هەبووە لەبەر دایک و باوکی وازی هێناوە یاخود لەبەر پیشەکەی یان هەر هۆکارێکی کە وای لێ کردووە کە لواز لە حەز و خولیاکی خۆی بێنێت دەستبەرداری بێت و بچێ بە شتێکی کەوە بێت ینی پێ دوای لە داتوە بەردەوام بی لەسەریت ئینشاڵڵا بەردەوام. ئێستا تۆ چی پشتوێنێکت هەیە؟ پشتێن ڕەشی دانیەک هەیە هێشتا ماوتە بەڵام ئەستێکی باش تێپەڕاندووە. باش خاتون تا چەند لە ناو خزم و کەس و کار و ئامۆزا و پورزا و ڕەفیقەکانت و ئەوانی کە ئەیان ناسی ئەوانەی ئەزان تۆ کاراتی تا چەند حسابت بووە کە ناوێرن زۆر مناقەشت لەگەڵ کە ناوێرن زۆر هەندێک بابەتەیە ها لەسەری بڕۆن زوو تەسلیمە بنەوە هەیە یان لەگەڵ ئەوان نەرمونیان تری؟ وەڵی تر تیاتی لێت داون لە کەست تاقیت کردێتەوە بەڕاست لە کەست داوایان ئەمە و یاریەکەیەکین لەسەر کەس تاقی ناکەینەوە بەڵکو لە ناو یاریەکە خۆی بەکارێنین. ینی مەرج لێ تاقیکردنەوە بۆلایەنە ینی وشتی بێت یا وەک چۆن ئیختیبارێک مامۆستا وشتی بێت خۆت ڕابێنی بزانی چۆن ئەتوانی حرەکاتەکان بکەی. مامۆستا کاتە لانی پەروەردەی لە نێو ئەم جۆرە لە هونەرانەیە چۆن جێبێتەوە یان ئێوە چۆن گرنگی پێدە؟ وڵی من وەکو سەرەتاش باسم کرد ئێمە وەکو هۆڵی خۆمان وەکو قاعی خۆمان گرنگیکی زۆر بە پەروەردەیە چکە وەکو عارە بەڵێ التعلیم ثم تدریب ئەگەر تۆ تعلیمەکەی لەگەڵان نەبێت و پەروەردەکەی لەگەڵان نەبێت لەوە ئەچێ ئەم یاریە وەکو یاریکی شەڕانگیزی وابێ یعنی لەوە چێ ئەگەر بۆنمە کابرا ئەگەر نەتوانێت کۆنتڕۆڵی نەفسی خۆی بکە لە دەرەوە یاریەکە بەتەواوەتی ناشرینکە وە زیاتر ئێمە گرنگی بە پەروەردە ئەین دوای ئەوە تدریب. تا چەند با بڵێن ڕێنمایی و مەرجتان هەیە بۆ فێرخواست چ کوڕ چ کچ کە بیانێ بێن لای ئێوە بەشداری بکەنیان ئێستا گەر خەڵکێک لە دەوروبەری بازیان ئەم بەرنامەی ئێمە ببینن بیانەوە بێن بەشداری بکەن لە میانی ئێوە ئەو پێداویستیانە ئەو مەرجانە ئەو ڕێنمایانە چین کە دەبێت جێبەجێ بکەن بۆی کە بتوان ببنە فێرخوازێک لای ئێوە. ئێمە دوو هەڵمان هەیە ئێستا لێستا دوو هەڵمان هەیە هەڵێکمان لە بازیانە هەڵێکشمان لە بەکرێژوێ. یاریزان کە داخڵە بێ لای ئێمە سەرەتا وەکو مەرجێکی تونوتۆڵ نیمانە سەرەتا ئەتوانێت هەم کەسە داخڵ بێ بەڵام ئۆتۆماتیکیانەوە کەسە ناتوانێت یعنی بەردەوام بێ ئەگەر چکە ئێمە کۆبوونەوە ئەمان هەیە بە بەردەوامی هەفتەی جارێک دوو هەفتە جارێک سەرپەرشتی یاریزانەکانەکەین بزانین کێ تۆزێ خوارە نەسیحەتیەکەین زیاتر قسەی لەگەڵاکەین ئەگەر زانیمان کوربەتەنی خۆمان نایەتە سەر ڕێگە ئیتر ئەو کاتە ئیزنین وەڕوات. کاتە مامۆستا ئێوە ئێستا ئەتوانین بڵین کە مامۆستای باشمان هەیە لەم بوارەشە یاخود ڕاهێنەری باوەڕ پێکراومان هەیە کە بتوانن فێرخوازی باش وەرگرنیان کار لەسەر بەشداربووی تازە بکەن؟ بەڕاستی ئێستا لە سلێمانیە یعنی کاراتی ئەگەر باسی عێراق کاراتی عێراق بکەین سێ بەشی لە سلێمانیە سێ بەشی لە سلێمانیە ئەلحەمدولیلا هۆڵی زۆر زۆر باشمان هەیە و مدربی زۆر زۆر باشمان هەیە لە ئێستا و ئەلحەمدولیلا یاریزانی زۆر باشمان بۆ دروست بووە
یعنی زۆر لە چاو ساڵانی پێشووترە ئەم ساڵ فەرقی زۆرە. ڕاستە. کاک ئەحمەد مامۆستاش باسی کرد تا چەند هاوشان لەگەڵ وەرزشەکەیە، تا چەند واری پەروەردەکە بۆ فێرخواز کە دەست پێەکە لە سەرتاوە بەم وەرزشە تا چەند گرنگە بەڕاست. جاژڵن کوڕ شەڕانیە و ئەها زۆر جار وەڵی بۆ ئەوی کە ئەڵی شەڕانیە جاری وهەیە یاری دایک و باوکی یاریزاندی ئەلە لە ماڵەوە مێشکی بردوونیان لە دەرەوە شەڕی زۆرەکە، بەڵام کە دێتە ناو قاعەکەیان هەچ قاعەکی تر بێ ئیتر نازانم سامت ئەبێ ئێمەش کە ئاوا یاریزان کە دێت پەروەردێکی جوانی یەکەین سەرەتا نەسیحەتێکی جوانەکەین اینجا وردە دەست ئەکا بە وەرزشەکە. وە بزانم ئەگەر هەڵنە بن فەرمودێکی پێغەمبەریش صلی الله علیه و سلم باز لەوەکە ینی مسلمان دایم ئەو مسلمانی بەهێزە لە ڕووی جستە و لە ڕووی مسلمانە بێ بەهێز بێ لەوە فەزلی زیاترە کە مسلمانێکی لاوازە کە مسلمان نابێت لاواز بێت وانە تا چەند لایەنە پەروەردەیەکە با بڵێن تەسیری کردو سەر فێرخوازەکان، ینی فێرخوازێکی هاتووە بۆ یانەکەی ئێوە بۆ لای ئێوە لەوانێ ڕەفتارێکی هەبوو بێ، بەڵام بە بەردەوام بوون لەگەڵ ئێوە و لەگەڵ مامۆستای ڕاهێنەرا کۆمەڵێک خوو ڕەوشت و ئاکارەیە لە خۆی داڕنیوە و پەروەردەکەی ئێوە خچێتە سەر ڕێگەیەکی دروست. یاریزانمان هەبووە مەسەلەن لە یانەکەمان ینی وەرزشی بازیان باوکی کە هێناوێتی ئەیوێت زۆر ینی هیچ ناخوات زۆر بێدەنگە هەر سامتە قسە ناکات، اینجا کە ئێمەش هێناوێتی بۆی پەروەردەیەکی بکەین سەرەتا بەس قسەی خۆشمانەگەڵیا کردووە بەس یاریمانەگەڵیا کردووە جار بەس پێشەوەی بێتە ناو کاراتیەوە قسەمان بۆ کردووە بۆی بە دوور بێت لە دایک و باوکی جاری وا بۆ یاریزان هەبووە ئەنی بەبێ باوک و دایکی ئەبووە 2 ساعت ئەلیات دانیشتووە چاوەڕێی مناڵەکەی تمێمە وامان لێ کردو وردە بە یاریکردن بە قسەی خۆش ئاو وردە یاریمانەگەڵیا کردووە و هێنامانێتە ناو وەرزشەکە. کاتە بە کۆتا قسەش لە هاتوو نازۆرگین بۆ پێی کاتمان کەم ماوە تا چەندێک کاری بە تیم یان گروپین گرنگە بۆ ئەوەی کە ئێوە هاوکاری یەکتر بکەن و بە تایبەتیش بۆ لە بەشی کچانی کاراتیا کە تۆ ئێستا ماشەڵڵا قۆناغێکی تێپەڕان و ئەتەوێش ینی بۆ منە لە داهاتووە لەوەشا بەردەوام بیت و وانە بەوانی تریش بڵێیتەوە. ئێمە وەکو نادی وازیان هەر لە سەرەتاوە تومانە ئێمە یەک تیمین یەک هێزین یەک جەستین واتە هەر کارێت کە ئێمە ئەیکین بە کۆمەڵی ئەیکین و هەروەها شتەکان پێکەوە ئەیکین و هەروەها ئینشاءڵڵا بەرەبەرە بەردەوام بین لەم یاریە و بە هیوای پاڵەوانێتی زیاتر و نەتیجەی زیاتر و مەدەلی زیاتر. زۆر باشە مامۆستا جیهاد ئەگەر وەکو ڕاهێنەر دواوتە بین بە جەنابەت بە کورتی شتێک ویستی بێتت بیڵیت بەهۆی پرسیارەکانی ئێمەوە نەدوت بێت چیت هەیە بۆ بینەران فەرموو. وەڵی تەناشتێکە هەمان بێ ئەوەیە من ئەمە چەند جارێ وتومەتە و دووبارەش یەکەینەوە وەکو لە سەرەتاشە باسمان کرد بەڕاستی ئێمە کە پاڵانەتی بەشداری ئەەکەی دییان بۆ نمونە ئەم یاریزانە ئەیەوێت چەندی وڵاتێ ببڕێ پێویستی بەوەیە کە هەم مادیەن وەکو خۆدوتە هەم معنەویەن پشتگیری بکرێ بە تایبەتی مادیەکە لانی مادیەکە بەڕاستی تۆ یاریزانێک کابێتە پاڵانەتی دەرەوە ئەگەر مادیەن نەبێت ناتوانم یاریزانە بەشداریکە یانی سەر لەم بەڵانەتیە بەڕاستی ئێمە کە سیانزە یاریزانمان بردبوو زیاتر لە یاریزانی ترمان کە نەیانتوانی بەشداری کوێن لەبەرەوەی کە مادیەن نەیانەتوانی بێن بەڕاستیەکەی یعنی لەسەر جیرفانی خۆتان بوو هەمووی سەر جیرفانی خۆیەتی یعنی تو هەر پاڵانەتی بەشداریەکەی یعنی ئەم یاریزانە لە ساڵێکە وا توانی یەکجار بەشداریکە. دەستان خۆش دەست خۆش زۆر بەخێر بێن بتان بینین لە پاڵەوانێتی تری نێو دەوڵەتیە پلەی باشتر بەدەست بێنن ئینشاءڵڵا. سپاس بۆ بەڕێزمان ساجیاد محەممەد ڕەنەلێر و ناز جەمال و ئەحمەد سعدون بەشدار بووی پاڵەوانێتی. سپاس. دوبارە